عقلێتەکە وای هەر خۆی دەبینێ هەست و نەست و دڵ و دەروونەکە وایە تەنیا جێی خەم لێ خواردنی خۆی و دەوروبەری تێدا دەبێتەوە. لە نوێترین چاپێکەوتنی خۆیدا سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هۆشداری بە دەسەڵاتدارانی هەرێم دەدات کە بیرێک لە دۆخی ئەم هەرێمە بکەنەوە وەگەرنا دۆخەکە لە دەست دەرەشێت. شێوە ئیدارەدانێکی زۆر ناتەندروستە زۆر ناسەلیمە. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لە میانی بەرنامەیەکی تایبەتدا لەگەڵ کەناڵی NRT ڕایگەیاند بە عەقڵێتی ئەمنی و سەربازی حکومڕانی و حکومەتداری ناکرێت و نابێت هەر کەس ڕەخنەیەکی گرت تۆمەتێکی بۆ هەڵببەستی و قەرزدار باریشی بکەیتەوە. ئەو شێوە حکومڕانیە کە لێرە هەیە حکومڕانێکی حیزبی پۆلیسی ئەمنی یعنی پێم وانیە بەغدا لەوە بێخەبەر بن دڵنیا بە من جیاوازی ناخەمە نێوان ئەندامێکی کۆمەڵی دادگەری لەگەڵ هاوڵاتێکی دیکە نابێت کە کەسێک ڕەخنەی گر تێبینێکی هەبوو بە زۆرێک مامەڵی لەگەڵدا بکرێت کە زۆریش قەرزدار بکرێتەوە. یعنی من پێم وایە ئەم شێوە ئەو بیرکردنەوەی ئێستا ئەو شێوە ئیدارەدانەی ئەم وڵاتەی ئێستا شێوە ئیدارەدانێکی زۆر ناتەندروستە زۆر ناسەلیمە و دەرهاویشتی زۆر خراپی بووە و دەرهاویشتی زۆر خراپتریشی دەبێت و پێشم وایە وای لێدێکە لە خەڵک لە تەحمولی بچێتە دەر لە دەستم. مامۆستا عەلی باپیر وتیشی لای من مای سەرسوڕمانە کە لیژنە بۆ ڕێگری لە قاچاقچێتی دروست دەکرێت لەبەر ئەوەی ئەو کەسەی دەسەڵاتدار نەبێت ناتوانێت قاچاقچێتی بکات و پێی ناکرێت. و من لە هەمووی جێی سەرسوڕمانترەوەی ماوەیەک لەمەوە پێش بیستم تویان لیژنەیەک دروست کراوە بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکان و ڕێگرتن لە قاچاقچێتی. پێت دەڵێم بە تۆ دەڵێم بە هەر کەسێک کە ویژدانی هەیە پێ دەڵم باشە چێ قاچاقچی دەکات جگە لەوانەیە کە دەسەڵاتداری چێ دەتوانێت قاچاقی بکات چێ دەتوانێت بە قاچاقی بفرۆشێ ئەسڵەن ئەوە هەر جێی پێکەنینە کە تۆ بڵێم لیژنەیەک دروست دەکەم بۆی سنوور کۆنتڕۆڵەکە کاکە هەر بۆ خۆت و ئەوەی کە لە دەوری تۆیە مێڵەش بە قاچاق بەرێ پێویست بە لیژنە دروستکردن هەوەندەشتی قاچاقی هەرزان فرۆش کە ڕەنگە هەمووشی ئەکسپایر و بە کەڵک نەهاتووێ دەیهێنن کێ دەیهێنێ ئەوانەی کە ئەو دەسەڵاتدارانی کە بازرگانە یاخود شەریکە دەزن لەگەڵ بازرگانەکان خۆ شتێکی زۆر ئاشکرایە. سەرۆکی کۆمەڵی دادگەری ئاشکرای کرد چەند جارێک داوای لێکراوە کە وەک وەفد بچێتە بەغدا بەڵام ڕەتی کردوەوە و توێتی دەبێت سەرەتا ناو خۆمان چاک بکەین و ڕێکی بخەینەوە دواتر بچینە بەغدا. ئەم هەم لە تەڕەفی لای پارتی و لە تەڕەفی لایەشێتی و من داوام لێکراوە کە لەگەڵ وەفدێک بچین بەڵام گوتومە نایە بۆ گوتومە بڵێن چی بڵین لەوێ لێرە بابارودۆخەکە چاکەین ئێرە بەدەست خۆمانە بایەمە هەموو گەندەڵکاری و قۆرخکاری و دەست بەسەرداگرتنی مڵک و ماڵی وڵات ژێرخان و سەرخان هەمووی بە ئەمە واز لێ بێنین ئەمجا دەچین بە دەنگێکی زۆڵاڵ بە بێمنەتی قسە لەگەڵ بەغدادا دەکەین بەڵام لێرەدا خەڵک نغڕۆی گەندەڵی و ئەوە بووە هەموو مڵک و ماڵی خەڵک و وڵات قۆرخ کراوە بۆ کەمینەیەک لەگەڵ بەغدا چی دەڵێ ئەو کاتە بەغداش باشتر جوێ لێ دەگرێت تۆ لێرە بارودۆخەکەت ڕێک و چاک بێ و بزانێ خەڵک لەگەڵت تەبایە و خەڵک متمانەی پێتەیە و خەڵک بە بەرپرسی خۆی دەزانێت. لە تەوەرێکی دیکەی چاوپێکەوتنە ڕۆژنامەوانەکەیدا سەرۆکی کۆمەڵی دادگەری وتی قسەی هیچ کەس گوزارش لە ڕای من ناکات و من لەو سەرۆک و بەرپرسانەش نیم جگە لە خۆم ڕێگە بە کەسی دیکە نەدەم قسە بکات و ڕای خۆی دەرببڕێت. من خۆم خاوەنی قسەی خۆمم ئەمە خاوەنی قسەی کوڕەکەم نیم و کچەکەم نیم و برایەکەم نیم و خزمەکەم نیم و وهی ئەندامانی حیزبەکەش هەمووی نیم چونکە ڕەنگە خەڵکی دیکە هەبێ وای لە کوڕەکانی وای لە ئەندامەکانی وای لە حیزبەکەی کردبێ بەبێ ئاگاداری ئەو پەنجە لە ئاو نەنێن لەسرم بەمەرج نەگرتوون کە هیچ شتێک نەڵێن کە من پێم چاک نەبێ و هیچ شتێک نڵێن بەبێ مۆڵەتی من بڕوان بە ئازادی هەیە بڕوان بەوە هەیە کە هەر کەسە تعبیر بکات لە ناخی خۆی من پێم وایە هەر حیزبێک هەر سەرۆک حیزبێک یا هەر سەرۆک خێزانێک وا لە ئەندامانی خێزانێک هەیە بکات یا وا لە ئەندامانی حیزبەکەی بکات هیچ شتێک نەڵێن هەتا پرس بەو نەکەن مانای بە هەمووی عەقڵی خۆیان داخەن. مامۆستا عەلی باپیر ئاماژەی بۆش کرد ئێمە زۆر جار کوشتەی ناوی گەورین دەبێت هەموو لایەکەوە بزانن کە کەس بە ناوی گەورە نابێت بەڵکو ناوەڕۆک و لە خۆبردووی و خزمەتکردن و کاری گەورە مرۆڤ گەورە دەکات نەک ئینتیمای حیزبی نەک ئینتیمای سیاسی و با لە کەوڵی تەسکی حیزبایەتی ئەوانە بینە دەر و چاومان هەموو لایەک ببینێت دڵمان جێی بەزەیی و پەرۆش بەرامبەر بە هەموو لایەکی تدا ببێتەوە.